والذين لا يدعون مع الله إلها آخر ولا يقتلون النفس التي حرم الله إلا بالحق ولا يزنون ومن يفعل ذلك يلقى أثاما. سێ گوناهی لەناوبەر هەیە. هەر کەسێک لە ژیانیا تووشی ئەم سێ گوناه هەبوو، هەر کەسێک بەرەو ئەم سێ گوناهە ڕۆی لە ژیانی هاوسەریدا دوایی سەرکەوتوو نابێ. هاو بەش بۆ خوا بڕیاردان، کەسێ عەقیدەی پاک و پوخت نەبێ، کەسێ جگە لە خوا لە یا ئەڵڵا هاواری یا فڵان کەسێکی تر بکە، کەسێک لە ئێستاوە هاوسەری نییە وا بزانە ڕزق و ڕۆزی، بەختی هاوسەری، بوونی منداڵ، دەرگای ڕسق، ئەمانە بەغەیری ئەڵڵا دەکرێنەوە یان دادەخرێن، بڕواتان هەبێت لە ژیانە کەسێکی فاشیل دەردەچێت. دایمە ترسنۆک، دایمە خەمبار، دایمە پەنا بۆ ئەم و ئەو دەبا. ها نبینی هاوسەرانێک شووی کردووە بۆ ئەوەی کەوا بەختی خۆش بەخت بێت بۆ لای فڵان کەس بڕۆ نوشتەیەکت بۆ بکە، بۆ لای فڵان کەس بڕۆ ئەوەت بۆ بکە. ئەمانە عەقیدەیان دامەزراوە. والذین لا يدعون مع الله إلها آخر، پەرستراوێککە غەیری ئەڵڵا شک نابن، هەمووی یا ئەڵڵا، هەرچی داوای کرد یا ئەڵڵا. دومیان قەت کەس ناکوژن، هاوڕێیەتی پیاوکوژان، چەک بەشانان، جەلادەکان، مرۆڤ کوژەکان، ئەوانی مرۆڤ ئازار دەدەن، ئەوانی لە مرۆڤەکان دەدەن، ئەوانی مرۆڤ داغ دەکەن، ئەمان لەگەڵەوانە هاوڕێ نین، ئەمانە کەرامەتی مرۆڤ دەزانن. چەند جوانە ئینسان لە سەرەتای گەنجێوە وا بژی نرخی مرۆڤ بزانێ لێپرسینەوەی خوا هەیە، پەروەردگار حرامی کردو خوێنی کەس بەدەستی کەس بڕژێ، خۆیان لە بکوژان و لە کوشتنی مرۆڤەکان دەپارێزن. هەروەها وەلا یەزنون، زینا ناکەن، نزیکی ئەو پێشەکیانش نابنەوە کە مرۆڤ لە زینا نزیک دەکەنەوە. ئەو گەنجەی جا کچ بێ یان کوڕ بێ لە سەرەتای ژیانیەوە بەختەوەرە کاتێک کە هاوسەگیری کرد بڵێ لە ژیانما تەوقی حرامم نەکردووە. چەند خۆشە ئینسانێک ئاوا بژی بتوانە شاهیدی بۆ ڕابردووی خۆی بدا لە ژیانما دەستم بەدەستی ئافرەتێکی نامەحرەم نەکەوتووە، ماچێکی حرامم نەکردووە، خیانەتم بەرامبەر بە کەسێک نەکردووە، کچانم غەیری ئەو کەسێ دەبێتە هاوسەری ژیانم بە خوشکی خۆم زانیوە. کوڕێ کچێکیش چەند بەختەوەرە، چەند سەربەرزە، کاتێ شوو دەکات تەواوی تەمەنی پەیمانگای ئامادەی زانکۆی هەمووی بە پاکی بردوۆتە سەر. کەسێ ناتوانێت دەستی بۆ بەرێ بڵێ ڕۆژ لە ڕۆژان پەیوەندی ناشەرعی لەگەڵ منا هەبووە، وێنەیەکی لای من بڵاو بۆتەوە، پەیوەندێکی تەلەفۆنی ناشەرعی هەبووە، پخت ژیاوە، سەربەرز بە عیزەتەوە. قورئان دەفەرمێت ئەم سیفەتانە لە خۆتا جێبەجێ بکە. تۆ پێش ئەوەی کە داوا دەکەی خۆزگە هاوسەری داهاتووم زۆر باش بێ، جا کچی یان کوڕی وەرەم سیفەتانە، وەرە سیفاتێکت تێدا بێ وەلا یەزنون، زینا دەبێت لە پێشەکیەکانی خۆ پارێزی، نە دوایی دەکەوێەوە ناویەوە. هەر کەسێکیش پەروەردگار دەفەرمێت تووشی ئەمانە بوو دەرگای تەوبەدا ناخرێت. واتە ئینسان ئەبێت لە سەرەتای ژیانەوە فێر ببێ مرۆڤ فریشتە نییە. ئەگەر ڕۆژگارێک قاچی بۆ ساتانێک خلیسکا خێرا تەوبە دەکا و بڕوای وایە بە تەوبە لە ئاوی حەمامی تەوبەدا خۆی پاتەکاتەوە، لەسەری سوور نابێ، خۆی ناکا بە شەیطان.